لە دهۆک ڕۆژە جیهانیا ئیمزاکردنە مافێن زارۆکە چەندی چالاکی هاتە ساختکردن. ئەوە دەمەکدایە کۆلسنووری پارێزگا دهۆک هەزاران زارۆک دناڤا کەمپە و دمن نایلۆنەدا ji سادەترین مافên خۆ بێبەشن و سەدان زارۆکên شنگال بێسەرپەرشتن کوبتنê malek ji laya xêrxwazekî ve xolêdiketa xudan. پشتی شەڕێ داعش ژمارەکە زۆر یا زارۆکێت مە ئێزدیا ئەم بێژین ئانێت کەمینێت ئێت کەفتینە بەردەستی هۆڤێت داعش چارەنویسێوان نەی دیارە و ژمارەکە زۆر جیاتانەوە بن خیڤەتادانە کێمترین مافێت خۆ یەت سەرەتایی ئەت بێبارن. ئەکەم بین بەرێ خۆ بدەینێ ناڤاڤی پرۆژەیدا نێزیکی 25 هەتا 30 زارۆکین شێوەکی بەردەوام ناڤەمانە جوین دادمینێت وش بلیوێ چەندێشێک پرۆژەکی دی هێمە ئەندیماجێ ئەو پرۆژە ئەندیماجێشێک مەژمارەکە بەترش نزیکی 300 هەتا 400 زارۆکیت ناڤاوی پرۆژەیدا ئەندیماجێدا هەیە و ئەف ژمارەکە کێم نینە لەومە ئەم پێدوی هەموو جۆرێن هاریکاریینە. لە سنوورێ قەزا شێخاژی چەندین ماڵێن خێرخوازە هەموو خۆت زارۆکێن بێسەرپەرش دکرە خوددان لێ هەموو هاتندا خستن. هەندێک شوان زارۆکە پێل دەفمانە شاریا و هەندێکی دیترێژیە هاتینە دامەچکردنێ دیال خێزانت خوا هەندێکا ژی دایک هەبین کوڤروکە چوینە دەرڤەی وڵاتی و gelek şwana jiyel çûyne naf mala da wekû aile têne xudan kirine gel kes karet xwe. Mala civîn şariya pitirş 5 zarokab xudan dikat û serpirştiya pitirş 300 zarokên din dikat ku piştevaniya mala xêrxwazeke lewra daxwaz di ête kirin. Di roja cihaniya imzakirina mafên zaroka da hikûmet xulvan cora mala û van zarokab keta xudan. Şevra Xedir Kursat News Dihok.